السلام عليكم. السلام عليكم، كيف حالكم؟ نحن أصلنا العرب نعيش معا في كردستان. نحن العرب نعيش مع قوميات مختلفة في كردستان. سلام، من ترجمان همز birlikte Kürdistan'da yaşarıq. Selam, ben Türkmenam, Erbil'de yaşarım. Selam, ben Türkmen همز Kürdistan'da yaşarıq. ئێمە ئاین نەتەوەی جیاوازن هەمووان لە کوردستان دەژین. ئێمە نەوەی قازی محەممەدین لە کوردستان دەژین. کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕ دەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەناسەی سەردی من کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕ دەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەناسەی سەردی من کوردستان بە خاتی فردۆسە هەموو گوڵزاری تۆ عیززەت و فەخرە هەموو نەقشی دەر و دیواری تۆ کوردستان بە خاتی فردۆسە هەموو گوڵزاری تۆ عیززەت و فەخرە هەموو نەقشی دەر و دیواری تۆ مەرکەزی زانست و عێرفانە لادیە و شاری تۆ کوردستان بە خاتی فردۆسە هەموو گوڵزاری تۆ نیشتیمانەی شاخ و باخانت ئومێدی دڵ هەموو کوردستان کوردستان قوربانی کوێستانت دڵی پڕ دەردی من نیشتیمان حەیرانی گەرمیانت هەنا